ئەکادیمیان و مامۆستایانی زانکۆ و چاودێرانی سیاسی جەخە لەسەر کاریگەری ئەنجامدانی ڕێفراندۆم بۆ سەربەخۆیی دەکەنەوە و ڕایدەگەیەنن هەنگاونانی پراکتیکی بەراستەی و قۆناغا ئامادەکاری هەمەلایەنەی پێویستە. دیارە پرۆسی ڕێفراندۆم وەکو ئاخر وەرەقەیان ئاخر هەنگاوی پرۆسی بڕیاردانی نێتەوەیەکە لەسەر چارەنووسی خۆی و ئەمە پێویستی بە کۆمەڵی ئالێت و میکانزم و هەنگاوی بەر لە دەستپێکردنی پرۆسە هەکایە پرۆسە گشتێکە وەکو بەشداری خەڵک لە پرۆسی ڕێفراندۆمە پێویستمان بەوەی ئێمە بەر لە هەر شتێک هێزە سیاسیەکان کۆک بن لەسەر میکانزمی یان پرسیارەکانی ڕێفراندۆمکردن وان شوێن جوگرافیایی پرسیارکردن و ئەو شارانەی کە دەستنە چوارچێوەی ڕێفراندۆم و ئەوانەی کە ناچنە چوارچێوەی ڕێفراندۆم و ئەمانە کۆمەڵی ئالێتی پێشوەختن دەوێت جێبەجێ بکرن. وەکو لایەنە کوردستانەکان وەکو هەرێمی کوردستان استراتیژمان بۆ دوای شەڕی داعش چییە؟ ئەوەی کە ئەوترێ مەسەلەی ڕێفراندۆم و ڕاپرسی و گشتپرسی ئەمە جێگای ئەو بیرکردنەوە استراتیژیە ناگرێتەوە بۆ دوا ڕۆژی ئەوە بۆ دوا ڕۆژی دوای شەڕی داعش. ئەتوانم بڵێم ئەوە خۆناغەکە لە خۆناغەکان کورد پێویستێتی بۆ پشتیوانی خەڵکی کوردستان بۆ ئەو بە مافەڕەواییکەوە کورد هەیەی بۆ ئیعلانی سەربەخۆیی بێ یان ئیعلانی دەوڵەتی کوردی بێ یا هەر شتێکی تر بێ ئەگینا ئەمەی تری کە وەکو لایەن هینێکی استراتیژی بکنەوەکی استراتیژی بۆ شەڕی دوای داعش بەداخەوە تاوەکو ئیساکە نییە. ڕێفراندۆم دەبێ ئیشی بۆ بکرێ دەبێ کۆدەنجی لەسەر هەبێ دەبێ با بڵێن UN ئاگادار بێ دەبێت لەگەڵ بەغدا بگەیتە ئەنجامێک بۆی ئێمە هەر سەر بە بەغداین حقیقەتەن من وای بۆ ئەچم ڕێفراندۆم دوای ئەوەی کە ئەکرێ دەبێ ئەنجامی هەبێ دەبێ بچێتە جێبەجێکاری بۆیە دەبێت لەناو خۆ ئێمە هەموو شەکان بگەێنینە ئەو ئاستەی کە بتوانین باس لەوە بکەین کە ئێمە یەکدەنگ و یەکڕەنجین. بە بڕۆی مامۆستایەکی زانستە سیاسیەکانیش لە کەرکووک ئەنجامدانی ڕێفراندۆم کارێکی پێویستە بەڵام خودی پیرۆسەکەش زەمینە سازی ئەو تۆی دەوێت. بۆ مەسەلەی زەماناتی دووەلی ئێمە با تەماشای ئەمریکاکەین. ئەمریکا لەم ناوچەیە هەموو ڕۆژێ هێزی خۆی زیاتر ئەسەپێنێ بەنیاز نییە بگەڕێتەوە. ئەگەر تەماشای ڕۆژ ئاوا بکەین ئێستا ڕەقا لەگەڵ کەرکووک خەڵاتی جیۆسیاسی بۆ کورد دەبێت. سەر ڕای ئەوەی تورکیا کە حلپە لە ناتۆشە بە هەموو هێزێکی هەوڵیدا ئەمریکا پاڵپشتی ڕۆژاوا نەکات بەڵام ئەمریکا نەخێت ڕۆیایشی ستراتیژیە ئەبێن نەخشی ناوچەکە بگۆڕێت پاڵپشتی خۆی کرد و پرچەکردنی یەپەکەشی ڕاگەیان و تورکیا پێی خۆشە بە پێی خۆش نابێت ئەوە شتێکی ترم بە ئێمە کورد ئەبێ و هەلانە بخۆزینەوە زیاتر هاوپەیمانی نێودەوڵەتی پێیا بکەین لە ئەمریکا نزیکەوە بین تۆمەحات بدەینە ئەمریکا رووسیا پێویستی بەم ناوچەیە فەڕەنسا پێویستی بە ناوچەیە ئەوەی ئێمە پێویستمانە بە عەقڵیەتێکی ستراتیژی جوان تەختیتێکی جوانمان هەبێت بەڕێکەوتن مەسەلەی ڕێفراندۆمەکە ئەنجام دەین. وەک چاودێرانی سیاسی جەختی لەسەر دەکەنەوە ئەنجامدانی ڕێفراندۆم بە بەیەکلایکردنەوەی پرسی ناوچە جێناکۆکەکان خودی ڕێفراندۆمەکە دەخاتە ژێر پرسیارەوە و هاوکاتیش دەبێتە مای بێبەشکردنی بەشێکی سەرەکی لە هەرێمی کوردستان. لە نێوان ئەمەدەکاری بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان و سڕکردنی بڕگەی ڕێفراندۆم لە مادەی 130 دەستور چارەنووسی کەرکووک بە نادیاری ماوەتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.